بەخێراتن دەکەین بۆ بەرنامەی ئەلبوم بەخێر بێ سەر و سەر چاومان زۆر بەخێر بێ. سپاسان دەکەم زۆر مەمنونم. بینە سەر پرسیارەکان پێشەوەی پرسیار دەست پێ بکەین. بەردەوام ئاواجلی کوردی لەبەرەکەی؟ نا شرط نییە بەبەردەوام زیلی کوردیم لەبەرمی. ئەمڕۆ هەردووکمان ئاواجلی کوردیمان لەبەرە؟ ئاواز شتێکی جوانترە بەڕاستیەوە. دیوە ڕەمزێکی کوردێ. زۆر جاری شوایە کراسپانتۆڕم لەبەر یا چاکەت پاتۆڕە یا کابووە، بەڵام بەشی زۆری هەر هەنی بە زۆری حەز لە جلی کوردیەکەی. یان لە ئەلبومەکان لە کلیپەکانە هەر ئاواجلی کوردیە؟ زۆر جار لە کلیپەکانیش جلی کوردی مەکارێنە. باشە. با بینە سەر پرسیارەکان. سیرمەکەی ئێستا پرسیارەکان دەست پێکەین. جیاوازی نووری گەرمیانی لە نەوەتەکانەوە لەگەڵ ئێستادا لە چیدایە؟ ئەو کات لە تەبان یەکەم بەرهەمم لە 89 لەسەر 90 ئەو دەم زمانی بەحەز بوو، یعنی بە ئازادانە بە زۆر بە حوریەتی خۆتەوە بە ئازادانەوە نەدەتانی مەسەلەن کاسێتێک بکەی. ئەو دەم کاسێت بوو، سیدی کەم بوو. ینی من ئەو لەو سەردەمە کاسێتەکەم کرد، سەقافەی ویست و ئەمنیەتی دەویست و ئەبوو سەباح زۆر یارمەتی دام بەڕاستی ئێزا ڕەحمەتی لێبی زۆر سپاسی دەکەم. ئەو کات ئاوا بوو. دەتوانم بڵێم ئاوازەکانی ئەو کاتیش لەگەری ئێستا زۆر زۆر جیاوازی هەبوو، هەر لەبارەی کەلیمات، ئاواز، مۆسیقا. بەڵام ئێستا زۆر بە کەیفی خۆت زۆر بە ئازادانە توانی سیدیەک بکەی، گۆرانی بکەی، کلیپ بکەی. جیاوازیەکە ئەلەوەیدا دەبینمەوە، ینی بەڕاستی ئێستا هەر بمەوێت چ بکەم، ئێستا دەتانم مەسەلەن کلیپ بکەم، بەڵام ئەو دەم بە کەیفی خۆم نەمدەتانی لە هەموو شوێنە کلیپ بکەم. مەمنوع بوو. جا دینەوە سەر ئەوەش باسی ئەم ئەلبومەت بکەین. ئەمە ئەلبومی 2011 زامی تەنیایی. ئەکرێ بپرسم لێت بۆچی زامی تەنیایی؟ بەڵێ هەر سیدیەکە بە ناوی زامی تەنیاییە، ئەوی برادەرێکم مامۆستا ئیسماعیل هەر بەخۆی لەسەر شعرەکانی ناوی خۆی قەت نانووسی، مەسەلەن بنووسی کاک ئیسماعیل یا مامۆستا ئیسماعیل است، بەس لە بن شعرەکەی دەنووسی زامی تەنیایی. ئەو شعرەژێک لە شعرەکانی ئەوە کەلیماتەکانی شەر بخۆی داینایە، مەسەلەن ئەمە ناتانم و کەلیمات ئەوە بە ئەوە بیا ئەوە بێ، چکە ئەو شاعیرە خۆت هەڵی نابژێری. ئەمن بە خۆم شعرەکەم هەڵبژاردی کاک ئیسماعیلی ئەم کتابەکەیم خوێندیتەوە، شتەکانیم خوێندیتەوە، شعرم بەدڵ بووە. شعرەکەش هەر بە ناوی زامی تەنیاییە. وشەکی خۆشە، ینی کەلیمەکی خۆش زۆر خۆشە. کاتە حەز بە تەنیایی یەکەینە؟ تەمان لە چ کاتێکا تەنیایی زۆر پێویستە؟ لەو کاتانی کە دەمەوێت مەسەلەن شعرەکەم لەکنە گۆرانێکی کۆ بکەم، توی لا دەبی شعرەکەت لە پێبی ئەو جا ئاوازەکی لە دروستکەی. لەو کاتانەیە پێویستت بە تەنیایی؟ طبعا زۆر حەز دەکەم، ینی تەنیا بم هەتا شتەکە زۆر بە جوانی زۆر بە ڕێک و پێچی دایبنێم مەڵێ. وتمان لە ساڵی نەوەتەکانەوە تا ئێستا ئەگەر باسی بکەین لەوانەیە بڵێن 21 ئەلبومت بڵاوبەتەوە، زۆرە ساڵانە ئەلبومەکە. من زۆر سەرسامم بە کارەکانت، دەنگە زۆر زۆر خۆشە، کارەکانی تۆ زۆر جوان نمایی دەستخۆشیەکە لێت بکرێ. زامی تەنیایی کە باسمان کرد لە نۆتراک پێک هاتووە، بەڵێ لە نۆتراک گۆرانی پێک هاتووە. حەزەکەی کاتێک کە سیدیەک بڵاوەکەیتەوە، ئەلبومێک بڵاوەکەیتەوە، لە چەند تراک گۆرانی کەمتر نەبێ یاخۆت زیاتر نەبێت؟ ئەوە دەگەڕێتەوە سەر ئیمکانیەتی ئەو هونەرمەندەی ئەو فەنانەی کە شتەکەی دەکات. مثلەن احتمالا من ئەو سیدیە هیچ کەسێک یارمەتیمی نەدایە، هیچ کەسێک هاوکاری منی نەکردێ لە ئەو سیدیەی. ئەو سیدیە لە جیفانی خۆمە من ئەو سیدیەم کردیە. هەر گۆرانیەک ئەتو 8 وەرەقەی لۆدانێ، هەر گۆرانیەک
احتمال ئەمن کەمەک خاترم گیرابێ لەبەرەوەی ستۆدیۆکان برادەر من ئەوانەی شتەکانەوە دەکەن ینی زۆر مثلەن ڕێزی منیانەکە خاتری منیان زۆر دەوێت یان ئاسپەچی قەدیمی من بووە داینایە تازە ستۆدیۆی دانایەوە لەو ماشەڵڵا ئەمن ئاسم هەیە ئێستا گۆرانی بێژە شوهرەتی باشی هەیە ینی خاترم زۆر دەگرن بەڕاستی ئەوە لەستا ئیسابی خۆم بووە توانیتم ئەمن ئەو نۆ بەرهەمەی کەمە سیریەکە و بیانە بازاڕ بۆ ئەلبومەکانی ترت چی هاوکاری کراوی هاوکاری نەکراو ئەیچەند نا یەک جار نەبی هاوکاریە کرامنەوە یەک کلیپی بۆ یەک کلیپ یەک کلیپی هاوکاری ئەمە کرام بۆچی ئەگەڕێتەوە خۆت داوات نەکردووە یاخۆت با خۆم داوام کردیە زۆر جارۆ بە داوام کردێ بێ ئیتیفادە بۆ بەڵام دیتیتم خەڵکێک لە ئەوروپای هاتەوە لە عشقی دەنجی من بوویتەوە گۆرانی بێش ئەگەر لەسەر هەر مەسرعاتی گۆرانێک دوو گۆرانی من نەرێ کەس جێشی لێ ڕاناگری لە زۆربەی تەلەڤیزیۆنەکان لە خوتان تەمەشا بکەن هەر لە گۆرانی مەلەنجی گەڕیدەم لەو ماڵە و ماڵان شیرن کاڵە بێ ئەوانە هەتا دێتارێ بەسەرەوانە پەریەکەی لەو ماڵە زۆربەی هەرە گۆرانیەکانی من شاییەکان لە خەڵ دووریتان زۆر زار دەبینمەوە ئێستا دەبینم ئەوجام بەستم ئەوەیە یارمەتیوی دەدرێت بەڵام یارمەتی من نادرێ ئەمن کوڕی شارەکەیمە قەیدنا ئەویش کوردە ئەویش سەرسەرم سەرچاوم با یارمەتی بدرێ بەڵام بەغەدرنا ئەتۆ من ئیمال بکەی هەر ئەمننا بەتەنێنی ئەمە نابێتە ئەوەی کە ئەمە جیاوازیەک هەبێ لە نێوان هونەرمەندەکان جیاوازی ئەکرێت بەڕاستی شتێکی زۆر زۆر خراپە ئەوە شتێکی باش نییە ئەسڵەن گۆرانی بێشێ هەر دەنجی هیچ نییە دەنکێت پێت خۆشە جێلی ڕاگری لەوانەیە تێشی نەگەی فارسیە یا تورکیە یا عەرەبیە یا ئینگلیزیە هەندیە تێی ناگەی بەڵام دەنگەکە خۆشە جێلی ڕادەگری بەس قناعەت بکەمە گۆرانی بێژمامەیە هەر دەنجی نییە هیچ پارەی خەیالی درایتێ زۆر زۆر سەیرە ئافرەتەیە دەیناسم بە بەڵگا ئێستا دەزانم چەندی درایتێ ئێ باشانی لۆ ئەو مەبلەغات زۆرە چار پێنج دەفتەر لێ کلیپی ئەمە ئەو هونەرمەندە تازانن بەڵێ هونەرمەندە تازانە ئەوانی قەدیم چێ ئەوها بە مەبلەغەکی خەیالی دەکریم کرایە یارمەتی درای نیشتی وا بابێ ئەم چهانی دەڕێیت بەس مەسەلەی واستەی لێ دەربچی بە ئیسابی برادراتی شتەچی بەڵام شتیوانی هەمووی و بەعلەنیش دیارە زیاتر یارمەتی خەڵکەشی دەرەوی وڵات دەکەن خەڵکەش بیان یانی ئەوی لە ئەوروپای دێتەوە ئەزە چ کرد چکڕ زیاتر ئیوان نەک ئیمە کاک نووری چ گۆرانیەک بۆ خۆت زۆر پێت خۆشە و بەردەوام ئەیڵێیتەوە لەسەر لێوەکانی خۆت ئەگەر لە جێ خۆتەوە کۆپلێ گۆرانی گۆرانیەکان زۆربەی گۆرانیەکانی خۆ ئەگەر بەدڵم نەبووبی زۆر ڕام لێ نەبووبی هەر لە ئاوازەکەی لە شعرەکەی نەمگوتێ نایرێت بەڵام دیارە هەمیانم زۆر بەدڵە هەمیانم پێخۆشە لێیە گوتیتم بەڵام ئەوەی زیاتر زۆر کە داوام لێکرابی هەر لە ناو شارەکانی کوردستان و لە ناو شارەکانی کوردستانی ئێران و ئەوانەوە لە ئەوروپای لە ئەڵمانیا برین هۆڵەنداوانە کە داوت بوویمە لە ئوسترالیا ئەوانە زیاتر لەسەر هەرگەیشتمە سەر مەسرایی پاش بە خێراتنەوە ئەوستانە داوای گۆرانی دووریتانیان کردیان یان داوای گۆرانی چۆن لە یاد بکەم چۆن لە یاد بکەم لە دووری دڵم تەنگە ئەم شەو ئەوانە خەوانە گۆرانی قورسن زۆر بەڵام خەڵکەکە داوای من زۆر حەزم لەو گۆرانەیە لە دووری دڵم تەنگە ئەم شەو بەڵێ ئەوجا ئەوە بەخۆ ئێستا لەو سیدیەی دووبارەم کردەوە لە 94 دەیڵێم لە 94 کتومە زامی تەنیا یەکەش کە ئەوەلی باسمان لەسەرەوە کرد لە 91 کتومە ئێستا لە جێ خۆتەوە ئای چیمام پێشکەشەکە لە دووری دڵم تەنگە ئەم شەو ئەو من وتم حەزم لێوی بیشڵی چێ لەو شارە بە خەدمەن تۆی خۆشویستمە تا بمێنم یادت لەکەم بەو میوانی زامانە چی تێنەکەوێ دەی فەرموولم وازانەی نەدێ بیستمە گوێی بۆ شێلکە ئازیزەکەم گوێی بۆ شێلکە شاوارە دڵەکەم ناخەوێ لە دووریت
دڵم تانگام شەو لە دووریت دڵم تانگام شەو مەگەر جار جار بێت بینم لە خەیاڵ و خەو مەگەر جار جار بێت بینم لە خەیاڵ و خەو. دەنگ خۆش زۆر خۆش وتت دەنگت بێ مۆسیقاش هەر خۆشە زانی زۆر زۆر ئێمە حەزەکەین تۆ لێرە بێ گۆرانی مام بۆ بڵێ. ئەجا مشکیل ئەوەیە ئێستا زۆر لە گۆرانی بێژەکان پێیان ناخۆشە تۆ قسەت کرد لەبەرەوەی ئەوان بەبێ مۆسیقا و جیاز دەنجیان زۆر ئیسعادا. پێیان ناخۆش ئەندی ئەگەر جیهازت شتێدا بێ بڕێک ترێبلی بدات تێ و بێزی ئیکۆ و بەزم و ڕەز و مۆسیقای لەگەر تێدا بتر دەبی. من زۆر خۆش بوو. کاک نووری ئێستاشە چینە لای بەرهەمێکت بە خۆشحاڵیەوە گوێبیستی ئەبین. گۆرانی لە دووری تەنگە ئەم شەو ئەوەی کە من حەزم لێوە زۆر خۆشتت زۆر ئەمڕۆ ماندوو تاکەین با بزانی ئەم گۆرانیە ئاوازی هۆنراوەکەی کێیە؟ ئاوازەکە ئاوازەکی کۆنا فۆلکلۆری بەخۆی فارسیە لە ئەسڵدا ستاری دەیڵێ گۆرانێکی کۆنی فۆلکلۆری قدیمی فارسیە. هەندراوەکەی مامۆستا جەمال شار باجێڕی. با بێنە سەر پرسیارێکی کە بۆچی نووری گەرمیانی لەو ساتەوەی کە گۆرانی وتووە تاوەکو ئێستا ستایلی گۆرانی گوتنت نەگۆڕیوە؟ ئەمن لە ساڵی وەکو پێم گوتی لە 89 لەسەر 90 کاسێتێکم تەزیل کرد بە ناوی ئەو زڵمەی لە من تۆ کرا لە کەس ناکرێ تەماشام کرد ئەودا ئەو کات کە هیچم نەبوو ئەمن لە شاییەکان بەشداریم نەکرد حەفلەم نەکرد لە شای سازێک و نایەکم لەگەڵ بوو سازێدەرەکە یاسین کوردستانی بوو ئازنایەکەش سەید برایم بوو یادی بەخێر بە ڕەحمەت بینە مایە لەگەر زەربلێتەرێکم لەگەر بوو خالدی بەڕی لە شاییەکان بەشداریم کرد لە حەفلەکانی مانەکان دوایە کە خەڵکەی زۆر حەز دەکەین کاسێتێکە دەبی ئەو کاسێتەم تەزیل کرد ئەو زڵمەی لەم تۆ کرا تەماشام کرد ینی ئەنگدانەوەکی زۆر جوانی هەبوو زۆر پاشی هەبوو زۆر باشیانی وەکو دڵێت تەقیەوە ناو خەڵکەکەی ئیدیا من ئەوە دەنجی منە ئەوە دەنجی منە خۆش ناخۆش ئەدایەکی جوان ئەدایەکی ناجوان ناڕێک یاڕێک ئەوە دەنجی منە تەمەشا شتەکە جوان بووە من کو ناتایلی خۆم ناگۆڕم یعنی ئەو ئەدایە ئەوەی کو دەسمەتە ئەوە شتە ئەم بەخۆم یەکم نەو کەسانێک کە زۆر مام لێم خۆش دەوێت هەزار ڕەحمەتی لێبی زیرەک لەوانەشە گۆرانی مام لێم وتی زۆر زاتێنەوە بزەبت ماملەیە یعنی تیای ماملەیە ئەوێ ڕۆژ پێکەوە دانیشتی بووین ماچی کردم لەوانە ئێستا جێلێ دەنگ بوو سەو شاشێ بەڵێ تی دەبی ئەوم لۆ برێ ئەی شەماڵی شفای نازارە گۆرانێکەی باب ئەوان بەسەر چاو یعنی قەزدم لێم تەقلیدی مام لێم نەکردیان دەنگەکی تایبەت بەخۆمە و تەواو کە خەڵکەکی زۆریش بەدڵیبی ئەدێ من لۆ بیگۆڕم نانەخێر ئەسڵەن خەڵکەکی ئەوەی ڕۆیە نەمایە ئەگە تەقلیدەکی هەبی ئەم هێستا لە ژیاندا ئەمە بەدایان تەقلیدم هەیە بەدایان تەقلید زۆر زۆر بەشیان شەوانە لەوانە ئێستا و شاشەی دایان بینی ینی کەواتە دەنگەکەی منە تا دەک باشە. گۆرانی هونەرمەندە کۆنەکان مەسەلەن تایر تۆفیق عەلی مەردان گوتوتەتەوە یان لە ناو سیدیەکان تا هەیە؟ گوتومەتەوە سات ماملێ زیرەک بە شێوازێکی نوێ یا هەروەکو ئەوان طبعاً بە شێوازێکی نوێ ئەی شەماڵی شفای نازدارن لە زۆربەی مقابلەکان لە زۆر جێیان کە دەیانگۆ ئەو گۆرانیت ئەوە کردیانم کاکە ئەو گۆرانی ئاوازی من نییە ئەو کەلیماتەکەی ئەوان قسەی منە ئاوازەکە گۆرانی ماملەیە کو ماملەیە ماملێش بەبێ مۆسیقا جێم لێ بووە جارە چیش بە یەک تار تویتی کم کەس جێ لێ بوو ئەوانەی زۆر ماملێشیان خۆش دەوێت کاسێت و سیدی ماملیانێ کم ژیان لێ بوو بەڵام من لەسەر شاشەکان دەتم کاکە گۆرانی ماملەیە حەزم کرد بێرێمەوە لەوەی تەواوی هەموو خەڵک بزانی ئەوە گۆرانی ماملەیە و فعلەن گوتمەوە نەجاعەتێکی زۆر چاچشی ناو ڕنگدانەوەکی زۆر جوانی هەبوو زۆر باشیە بوو بە ئەدەهایکی تازە بە مۆسیقایەکی ڕێک و پێک و جوان و یانی سەردەمیانە شتەکە نەجاعەتێکی جوانەیە.
باشە ئەگەر ئێستا گۆرانی یەکێ لە هونەرمەندە کۆنەکان لە جێ خۆتەوە بۆمان بڵێ کامەمان بۆ هەر کۆچ دەبوو هەی هار نەیشتم کۆچ نایبڕایە ڕۆی باجێشتم کۆچ بوویان بە ئاگەی هاوار نامێڵێ ناکۆی و ژایە دەڕوا بە جێم دێڵێ ئەو ماملێ چەند خۆش ئەیڵێ ئەو دەنگەت هەر خۆش بێن خۆش بیا کاک نووری زۆر جار سەفەری ئەوروپات کردووە بۆ کاری هونەری داوت کرایمە داوت کاری هونەری لە ئەوروپا نەکردو یاخود کردوتە چ جیاوازیەک ئەبینی لەگەڵ کارە هونەرەکانی کە ئێستا لێرە ئەکرێ زۆر سەیرە جیاوازیەکە چییە؟ جیاوازیەکە ئەوەیە کلیپ هەر کلیپە بەڵام مەسەلەن بۆ نمونە کلیپەکەم هەیە لە ئوسترالیا کردیتم لە سیدنی ئەو کاتی لە 2008 داوت بلێ بە داوای ڕسمیان ئێستا داواکاری خەڵکەکەی ئەکدەکەم ئەوا بوو لە گەریان ئەومە بڵەنقەی دەمەیە گوتیان باشەتەبی کلیپە چشمە بکەن گوتیان بەچاو جیاوازێکە ئەوەیە ئەو کلیپە چ لێرە بکەم چ لێ بکەم ئەو گۆرانی هەر گۆرانیە و هەر مۆسیقایەکە و هەر دەنجی منە و تەواو بەڵام دەڵێن ئەوە لە ئەوروپای لە ئوسترالیا کرایە مەسەلەن ئەوروپا نەبن ئوسترالیا کرایە جیاوازێکی ئەوەیە چ لە کوردستان نەتکردی لێوێ کردیتت ئەسڵەن جێی زۆر خۆشمان هەیە لە ناو کوردستان زۆر جێی خۆش یعنی ئەو جێی لەوانەیە لە ناو کوردستان هەبی بەخوای لە ناو ئەوروپای باوەڕ ناکەم ڕاستە ئەوروپا خۆشە شتی جوان دەبینی طبعا کەس نییە هەست نەکا سەفەر بکە پێم خۆشە بەڵێ بەڵام وەکو سەفەر بچم لێ دانیشتمە ئەوستانە لەوانەیە زۆر تەکلیفشم لێ کرابی هەر لە ئوسترالیای لە هۆڵەندای لە ئەڵمانیا لە ئوسترالیای دوو لە ئەڵمانیاش دوو لە کۆڵن لە میوشن لە هۆڵەنداش لە داناخ بەڵێ ئەلەوانە کۆنسێرت کوردستان چی؟ کوردستان بەڵێ کۆنسێرتت کردووە چەند کۆنسێرتت کردووە لە کوردستان کوردستان بەژمار نایە چەند کۆنسێرت یعنی ئەوەنە زۆرە زۆرە بەڵێ چی بەو گەنجانە ئەڵێی کە حەزیان لێیە گۆرانەکانی نووری گەرمیانی بڵێنەوە هیچ کات هاتوونە پێت بڵێن ئەو گەنج و لاوانی کە تازە پێگەن و دێنە دنیای هونەرەوە زۆر حەزیان لێ گۆرانە هیچ کات ئەمە بۆ بێنە لە ڕۆژانە بەڵێ تۆ چیان پێ ئەڵێ ئەمن ئەسڵەن تەرجیعیان دەکەم پێم خۆشە پێم خۆشە بەڵام یەک شتێ لێرانەدا ئەمن ئەگەر تەقلیدی گۆرانی بێژەکەم کرد دەبی ڕاست قسەی بکەم لەم تەقلیدی ئەو گۆرانی بێژەم کردێ ئەمن لە جیداکمەوە نەبووی مەنووری گەرمیانی حتمما حەسم لە دەنجی گۆرانی بێژە چی بوو ئەدۆ ماملەیە ئەوە زیرەکە ئەوە فلانە ئەو عەلی مەردانە ئەوە خەڵک تایەرە بەڵام کێشە مشکلە ئەوەیە لە ئەو هونەرمەندە لەەوە فەنانە چکە فەنان نابی درۆ بکە ئەگەر کچی دەبێت تۆ ڕاست قسە بکەی کە بە گۆرانێکی ناویدا بە دوو گۆرانی ناویدا دەڵێم بەخۆم ئەو هابم ئەم هەر بەخۆم ئەو دەنگەیمەوە تەواوە کەس ناناسم یعنی ئەختلاف ناکە یان کە شتەکەت دەڵێتەوە زۆر بە ناڕێکی دەڕێتەوە زۆر بە سەقەتی دەیڕێتەوە ئەوە مشکلە ئەوەیە ئەم لە گۆرانێکم گوت بیتەوە مەسەلەن ئی ماملەی ببی ئی هەر چێ ببی خەڵکەکی ماملەی خۆش بوێ یا خەڵکەکی مەسەلەن ئەوە نووسەرا ئەو ڕەخنەگرا و شاعرە کە دەستخۆشی لێ کردیمە وەڵی جوانت گوتەوە کردی پێ هاتێتەوە بەڵام چەند ناخۆش بیاگە بیان وەڵی تێکتدایە یان بەڕاستی شێوان دیتەوە کلینەیە گوتنە پێش خۆشە قەزم ئەوەی ئەگەر ئەوانیش گۆرانی من دەڵێن ئەوان زۆر بەڕێک و پێچی بێنەوە وەکو خۆی ئەمە خزمەتیان دەکەن ئەم لە خزمەتواندا ئەمە لە خزمەت هەموو خەڵکی کوردستاندا بەڵێ با بینە سەر پرسیارێک لەگەڵ حەیرانە چۆنی حەیران وتوتە حەیران کوتومە لە ئەبێ بۆشما بڵێ ئەمڕۆ لە فلیمەکەی دابڕان حەیرانەکەم گوتیا
إيش لا كاك عرب وقت عرب عثمان دائما بله باسی عرب عثمانت کرد پەیوەندیت لەگەڵ ئەوە باشە و زۆر جار ئەبیندرێن بە یەکەوە پەیوەندی لەگەڵ هونەرمەندەکانی دیکە جوانە پەیوەندیم لەگەڵ هەموو هونەرمەندەکان باشە تایبەت کاک عرب عثمان کاک جەلال سەعید حاجی نەیزامە بەڕاستی لەگەڵ ئەوانە زۆربەی کات بە یەکەوە بەڵێ هەر لە دەوامیشمان بە یەکەوەیە لە یەک دایرەین لە هۆڵی گەل بە یەکەوە دەوام دەکەین ڕۆژانە ئێستاش ئەچینە لای بەرهەمێکی دیکەت بە خۆشحاڵیەوە گوێبیستێبین باش Kebu
ئەو گۆرانی بێوەفا نەبووی ئاوازی کاک ئەحمەد چاوشی مۆسیقاکە شەر بۆ خۆی مۆسیقاکەی لەو کردیە تەوزیعات و سبێنسە لەو شتانە هەوڵی کاک ئەحمەد بە خۆی کردیتی هۆنراوەکەش بەختیار زەنگنەیە بەڵێ هیچ جار بۆ خۆت شعر نووسیوە نووری بیکەی بە گۆرانی زۆربەی گۆرانیەکان شعری خۆم شعری خۆت بەڵێ ڕاتە دەستی شعری زۆر باشت هەیە ئاڵە دەست خۆش باسی حەیرانمان کرد ئەکرێ ئاوا لە جێ خۆتەوە حەیرانێک باشە بەسەر چاوەکان خۆش بدرم بسبيان روجم ليرات حيران ديدا ولا شو وردان بسبيان روجم ليرات ديدا ولا شو وردان ما نقول زان سريت سالان دلي كاتشين قوي خان خراب ويتمن مسكن يكلان وخمان ودردان خو من بتخرابي خوم شقناي همو روجي ونادار حيران دنيري قليل قر آي قازاندا حيران بس بياني قلت مشاينا ذا حيران كي من كان وجه كرمام زي لبيش كررا وكريدة كي لخاك قوري ما بدنا بس بياني تمشاينا ذا حيران كي من كان وجه كرمام زي لبيش كررا وكريدة كي لخاك قوري امان امنو ظالمك ظالم ذاكر دكسن خور وين دست ذكر نقري نتاوي ورجي ببرا برادران دست ذكنا كريكو بيران تسمين مان ذكنو بخاي اكو خوري داك خوش چەند خۆش وتت کاک نووری لە هەموو سیدەکانتە ئاوا حەیران هەیە ئەم سیدێ و دارە ماوا لە چ تێدا مقامە چ تێدا تعویل لە چ سەن لە عەجەم و ڕەستیەوە لەو مقامەکە ڕوبعی فەرقە عەجەم و ڕەست بەڵام لە سیدەکەی 2002 حەیرانەکەی تێدا حەیرانەکەم گوتێن سیدێکی تکەشە یعنی حەفل هەیە لەوێ حەیرانەکەم گوتیە ئەو لێرەش ئەوە ینی ئەو سێم جارە ئەوە سێم جارە من حەزەکەم یەک سیدی بەس حەیرانە بێ ئەو نەخۆش وتت نا ئارێ وەڵڵا دە باشە مادام بچمەوە پێی دەڵێم کاکە عەرەب سێ چار حەیرانێکی خۆشم بدێ ئازار خۆش وتت ئەو دەنگە دەرخۆش بێ سپاست دەکەم لە خزمەت کاک نووری ماوەیەک تیپی مۆسیقات هەبوو بۆ گواستنەوە بۆ ئێستا نایکەیت ئایا هۆکارەکەی ناگەڕێنی تۆ بۆ ئەوەی کە ئێستا پەیدابوونی ینی دیجێ هەیە دیجە پەیوەندی بۆ مەسەلەیەوەنێ ئەسڵەن من لەوانەیە سوئالیشم یەکرایە لەسەر ئەو مەسەلەیە سەر ئەو مۆزوعە سەبارە بە دیجە و ئەو شتانە هەتا کرد بە نوکتەش
قلت جيتا قلت أنا ما بدي جابت جيتا سهل هيك هكا كي تي في ولا رزقار كوتشري بس كنت من الصعوبات يجوا أمنا من أوروبا ولا أستراليا مثلا جوا أبواب بيك دي جي لو أنا سيصت صارت كروكس بيكوا يعني هو يخوي دكا نعرف أمن أجر دنجم خوشة دورم هيا حتى شلو من درزناك ديجا أي أمني بوي أجر ديجا كبلاج بينك $5 بهردي أمن دبا أو قصي فرق كان ديجا نبي أو بينا هذا مسلو ديجا نبي كاس كيف هي اقتداري نيا بصار بين ورقي بداتا فرقي ديجا كده $5 مثلا قصدي لو عملنا قد دوري خو شو مشكلة منا هيج مشكلة يوم برناك أي أمني بها هردي أمني تري باهبي لهم الدنيا شيء تيجا كاك نوري تومارجات هيا بله تومارجاي جرمياني تومارجاي جرمياني بله بوشي جرمياني هر بناي خذ بنا وش كذا كم بنا يخون بباشترا وا زياتر كاسيت وسيدي هنرمند كان هموي للايتو هيا بله هموي هيا هنرمند هيا مثلا سيدي لايتو مو هنرمندك سيدي وكاسيتي لاي من لبرو من دكانه وتسجيلاته اشتقنيه تايبت بيوني بخوم وبي بس اشتكاني خوم بي مثلا بله نعم هم هنرمندك هرشت هي بله بيت باشا او گۆرانیانی کە کلیپ ئەکرێ ئافرەتی لە ناوە بێ ئافرەت دەور ببینێ زۆر کاتێ گۆرانی هەیە پێویستی پێ ئافرەتی دانی گۆرانی شەیە مەسەلەن پێویست ناکات و داین زۆر لە گۆرانی دێژەکان تەمەشاکە بەخۆی تەمسیل ناکە کوڕک و کچەک چی دانایە ناو کلیپەکەی بەخۆی بەس گۆرانەکەی دەرێ کوڕک و کچەک مەسەلەن تەمسیلەکەی دەکات کاتە تۆ پێت باشە هەبێت احتیاجیە زۆر بەهات بەڵام تەمسیل بکە تعبیر بکە لەو گۆرانیە لەو کەلیماتە نەوەک زۆر گۆرانی بێشی خۆ ناتان ناوی کەس برێ ڕێزم احترام هەیە دەنجی نییە دەنج خۆش نییە ئەستان کەلیماتەکەشی هەر سفرە نەوەزنی هەیە نەقافیە هەیە شتێکی زۆر زۆر هەر سادە هەر هیچ نییە تاخمە کچەکی بەبە خۆیدایە و ئەوە کتەکان خۆیان باددەن ئەو خەڵکەش لە نەشئەی کتەکان تەمەشاکە و خلاص سوبراوە کابرا لە وایە تەمەشاوی دەکەن ئەستانەوەی ئەو دێتە سەرێک گۆرانەکە دەرێ بەڵام بیزوو لاسی تەسمینی سەر مەشهەدی ڕقص و خۆبادانەکەی تۆ ئافرەتەکان بین هەندە کەسێ لە خۆی ئەوها دادنێتن بەوەی دەیەوێت خەڵک دەمتکا لە خۆی ئەوەش نابی هەتوو ئەگەر دەنجی توو شتێکی تێدا نەبی عاتیفەک نەبی سۆزێک لە دەنجی تو نەبی شتەکانت کەلیماتەکانت پڕمانە نەبن ئاوازەکانت جوان و ڕێک و پێک نەبن بەچ خەڵک لە خۆت دروست دەکەی بەو هەڵپەڕین و ڕقص و بەزم و ڕەزمێ ئەوە قەت نابێت پێت وایە گۆرانی هەڵپەرکیە و زەوقی تا چەند لەگەڵ گەنج و لاوانی کووردا گونجاو بێت دەگونجێت ئەمە وەکو کورد بە گۆرانی ینی ڕتمی سەریع مەشهوری ڕاستی بە ئاوازی سەریع بە ڕتمی سەریع شایی طبعا تۆ بەچی سەر مەسەعاتی گۆرانی دەرەی دوو گۆرانی دەرێ مەسەلەن داوا دەکەن سێم گۆرانی هەموو دەرەن شایی کاکە شایی کاکە شایی کاکنا شایی خەڵکە هەزە شایی باسی شایت بزاد ئەوانەی بڵێن باسی شایت کرد ماوەیەک پێش ئێستا کوڕێکت ژنی یانە کوڕێکی تۆ ئەڵێن وەکو بیستومە هەر لە سەرەتاوە تا کۆتایی گۆرانیت بوون من بیستومە ئەی تەبان کوڕی خۆمە دەمە لەو خەڵکەکی گۆرانی لەم لۆی دەبیت وایە نا بەس حەفلە وشت نەبووە وانە نەبووە داکەم واقعی خۆش بوو کە بە ئەوە بیت گۆرانیت بەسەر هەولێرا وتووە چکە لە هەولێر شارەکانی تری کوردستان بەسەر هەولێرا هەتە بەڵێ ئەکرێ ئاوا لە جێ خۆتە لە مێژە گۆریتم بیرن نەمانە کەلیماتەکەم بە چاچیری بیر نەمانە بەس یەک دوو کەلیمەت هەر لۆ دەرێم هایا هەولێر شارێکی جوان و ڕامزان وای هایا هەولێر بە دیدەنی دڵکێرا وای
هایا و لێر شاری کوردیا زاو مردم هایا و لێر بۆ تۆیە باستا و باوانم ئەمەش بەسەر هەولێرە پێیان ئەڵێن تۆڕامە بن بەسەر سلێمانی و کەرکووکی شابیڵێ زۆر هاتیاتێ ئەڵێن با تۆڕە شاریەکان زۆر بەسەر سلێمانیم داگۆتیە بەسەر کەرکووکم ناگۆتیە وتوتە باشە لە گەڕێکی سەیداوە بابزانم لەدایک بوویتە من چ گەڕێک لە کەرکووک لە منتیقەی قادرکەرەم ویلادەتم ئەو منتیقەیە بەڵێ داکم بابم هەولێری داکم سیانە بابیشم سارمەمیە چۆنێکیان گرتو ئاوایی هەردووچیان دەشتی هەولێرن یەک خەتە دەشتی هەولێر منتیقەیەکی خەلاف کەندناوە و ناوەیە بەستیە بابم لەوێ عسکەر بە بەڕەحمەت بی لە گەمرەتی جەنابتان ماڵەکەی برتەوە کە ماڵەکەی وتێ ئەمن لێ ئێستاش بەسەردان ئەچیتەوە بۆ ئەیە وەڵاهی زۆر کەمەکەر ئەوها سەردانی برادەر و ناسیار ناچی ئەوان دێن بۆ لای تۆ دێن زۆر دێن برادران باشە کاک نووری لە چەند فیلمی سینەمایی یاخود دراما بەشداریت کردەوە لە 98 یەکەم جار بوو کە فیلممان دەرینە یعنی فیلمی گۆرانی ئۆشتانەوە یەکەم جار ئەم بۆ وەکو برادران هەموو دەزان فیلمی دابڕان بوو دوای ئەو فیلمی چارەنووس گەر ئێستا جارێکی کە داوا لێ بکرێتەوە بەشداری ئەەکەیتەوە بەشداری دەکەم بەڵام بە شەرتێک سیناریۆکە بینم قسەکەت بینم سیناریۆکەی تەمەشاکەم بزانم کۆوە کۆنیە کاتە تۆ کەسێکی ئایا دەگاتە میسازم من ئیش واس دیاریە کەسێکی واس هەموو فەنانێک مەمەسیل گۆرانی بێژ ئەیت هەر ئیشەشیۆدا دەنێن هەر ئیشەک دەیکە تەبعاً تەماشا ئیشەکە دەکا باشە باش نییە ئەو سیناریۆی تەمەشا دەکا وەسعکە تەمەشا دەکا کۆکوونی ئەو دەدێتە ناو ئیشەکەی بەڵام من ناتانم هەر شتە گوتیان هەر دەکەین بێ لەو فیلمە ئیش بکەیت دەبێ ئەوەی سیناریۆ بینیم یا شتێک بینم بەڵام کاکەیاڵەتەوە ناحتمان دەبی تەمەشاکە لەوانەیە داواشم لێکرایە زۆریش تەمەشام کردیە گوتم ئەو دەورانە من ناتانم حەزم لەو شتەیە نووری گەرمیانی هونەرمەند بەچی تۆڕابێ ئەو لۆت هەست لەو قسەیە لەوتی ئەمە هیچ کەس نییە بەڵێ من تۆڕە نابوو هەموو کەس تۆڕە دەبێت بەڵام تۆڕەبوونەوەیە ئەمن زۆر جار تۆڕە بوویمە لەسەر شتی حەق تۆڕە بوویمە تەماشا دەکەم حەق ئیوەیە ئەوە لە پێش چاومە دەیدەنەوەی بەعەلەنی باشم کو تۆڕە نەبوو لەوانەیە گەل لەو دقە و سەعاتەی ئەو شتەی دەبینم حەق زۆر خۆراوە کاندرێک بێ قسە بکەم هەرچی خراپە دەرێن هەرچی پێمە و هەرچی دەزانم مەسەلەن هەمووی دەرێن لەبەر ئەوە حەق ئەلێرێت بامە لەو حەقی دەیەوێت زۆر دەمەین لەسەر ئەوانەی دەنگ تاقی دەکەنەوە دەنگ تاقی دەکەنەوە لە ساس ئیگۆرانی بێژانەوە هاتینە ئەوە دیارە یەکێک بڕێک جێ مۆسیقی تۆزەک نەک خەڵکەچی جێ مۆسیقی تەماشا دەکەی یەکەچیان دەرچوانندیە ئیدیکەی تێدا بۆ زۆر لەی باشتر فلان هەیە نازانم چ ئەو بەخەوە نییە تۆ چت کرد ئەوە گوناحە خراپە زۆر خراپە ئەوە گۆرانی دوێت دوانە گوتوتە لەگەڵ هونەرمەندێکی دیکە کامە گۆرانی گۆرانی مەسەن هەر گۆرانێکرد بە شێوازی دوانە وتوتەتەوە هونەرمەندێکی دیکە پێکەوە بڵێنەوە دووقۆڵی بەڵێ لەگەڵ کێ بوو لەگەڵ کاک عارەب عسمان لەگەڵ میدیا حوسێن لەگەڵ کاک زەرار سەعید بەڵێ لەگەڵ کاک نووری زەواری ئێستاش بە خۆشحاڵیەوە چینە لای بەرهەمێکی دیکە بە خۆشحاڵی گوێبیستێبی بەس بەست Come on,
شازك شازه بالا برزك شازاده شازك شازه بالا برزك هذا وشي كافر وشي ضروانا شاوان باجيل يمذكر تشاو بعضك شاذنا شاذك شاذك بالا برزك شاذنا شاذك شاذك بالا برزك هذا وشي كافر وشي ضروانا ذلك ضروانا ذلك شاوان بومن يشيري بشاو بعضك برزانجي تيري المازن شاذنا شاذك ظلمي بدل التي ذاك شاو بعضك شاذنا شاذك شاذك بالا برزك شاذنا شاذك شاذك بالا برزك هذا الله يشي كافر وشو ضروانا ذلك ضروانا ذلك شاني شاذنا شاذك في ضبلا قرداني بشاو بعضك سنيدي ونرموني يعني شاذنا شاذك لما كل بوتشاوكاني بوتشاو بعضك شاذنا شاذك شاذك مالا برزك شاذنا شاذك شاذك مالا برزك هذا لا يجي كافر وشو دروانا ذلك دروانا ذلك كم درود دشتی بچاو بازکا تو کردی نوای زردشتی شاذنا شاذکا گرجوان و خوب پاگروشتی بچاو بازکا شاذنا شاذکا شاذه مالا بردکا شاذنا شاذکا شاذه مالا بردکا هذا لا شيء كافر شو دروانا ذلك دروانا